لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم. بەڕێز دکتۆر عوسمان عەلی سەرۆکی ڕێکخراوی تاسک بۆ لێکۆڵینەوەی استراتیژی لە هەولێرەوە لەگەڵمە. دکتۆر سپاسکە لەگەڵ کوردستان 24 با لە دەستپێکدا و پرسیارە گشتیە بکەم. ئەماگربەستە سبەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام هەنگاوەکانی داهاتووی دوای ئاگربەست لە غەزە چی دەبێ؟ ئایا گەشتبینن بە داهاتووی ئەم شەڕە بێکۆتایە؟ بەناوی خودای گەورە و میهرەبانەوە سڵاو لە بینەرانتان. بەڵێ یعنی خۆی ئەتوانین بڵێین باشترە گەشتبین بین، چونکە هەر وەکو لەو راپۆرتە زۆر بە تەسەلم یعنی زۆر بە وردی باستان کرد، هەردوو لا زەرمەندێکی زۆر بوونە. ئیستا من ئەتوانم بڵێم کە لە بەشی سیاسەتی دووەلی کە باسی ئاشتی و شەڕەکەی ئەڵێ تەڕەفەکان وەختێک لایەنەکان ئاشتیەکەن شتێکەیە بە ئینگلیزی پێڵێن war weariness، یعنی ماندووبوون لە شەڕ. هەر وەکو لەو راپۆرتە ئێوە پێشانتاندا هەردوو لا ماندوون، هەردوو لا زەرمەندن لەو شەڕە. ئینجا یعنی بەڕاستی شعبی ئیسرائیلی زۆر زۆر زەرمەندە لەوت. بەڵێ فەڵەستینیەکانش هەر بە یەکجا یعنی ئەتوانم بڵێم زۆر زۆر زەرمەند بوونە لەو شەڕە. اینجا محللێک فەڵەستینی لە ئەمریکا راپۆرتێکی نووسی ئەڵێ پێی ئەچێ نەک ئەم شەڕە بەردەوام بێ، بەڵام یعنی ئاشتێکە بەردەوام بێ، بەڵکو ئەتوانێم بڵێم ئەو نووسەرە ئاڵێت، ئەتوانم بڵێم ئەمە ئاخر خەباتی چەکداریە لەلایەنی فەڵەستینیەکانەوە، ئاخر قۆناغی خەباتی چەکداریە لەلایەنی فەڵەستینیەکانەوە، چونکە بینیان چی ئیسرائیل و بە یارمەتی وڵاتانی وەکو زێلێز وەکو ئەمریکا و یەکێتی ئەوروپا چی ئەتوانن بکەن لە فەڵەستینیەکان. لەبەرەوە لەلایەنی فەڵەستینیەکانەوە ئەگەری هەیە ئەوان ئامادە بن بۆ ئاگربەستێکی سەرتاسەر. بەڵام هەر وەکو لە راپۆرتەکەش ئاماژە باشە دکتۆر پێتان وایە بۆچی ئەمە دوا بەرگری و شەڕی چەکداری فەڵەستینیەکان دەبێت لەسەر غەزە لە کاتێکدا لە 2007ەوە تا ئێستا چەندین جار شەڕی قورس لە نێوان ئەوان و سوپای ئیسرائیلدا ڕووی داوە؟ ئایا لاوازکردنی بەرەی مقاومە یا بڵێن کوشتنی سەرکردەکانی بزوتنەوەی حەماس و حیزبوڵڵا وای کردووە کە فەلەستینیەکان چیتر بیر لە چارەسەری سەربازی و بەرگری لە فەلەستین نەکەنەوە، لە غەزە نەکەنەوە؟ پێیان وایە ئەمەی تر کۆتا قۆناغی شەڕ دەبێت لەسەر غەزە؟ یا من ئەمیست ئەوە بڵێم بەڵێ هیچێک لەوانە یعنی خۆی چەک بۆ فەڵەستینیەکان لەکوێ ئەهات، طبعاً لە ڕێگای ئاوە ئەهات بە شێوەیەکی سڕی و لە هەمان کاتە لە ژێرەوە لە سنوورێکەیە لە بینی مووسڵ و ئیسرائیل پێڵێن مەحوەری فیلادێلفیا. ئێستا بە جۆرەی ئەم ئاگربەستە هەر سەعاتێ بەلە ئێستا نەتەنیاوتی ئێمە هێزەکانمان لەوێ بێ، یعنی ئەوە تەنها ڕێگایەکە یان جاران فەڵەستینیەکان حەماس تۆنێلیانە بوو لەو شوێنەی کەوا جاران بەدەستی حەماس و ئیسرائیلەکان حەماس و موسڵیەکان بوو، ئێستا ئیسرائیلەکان لەوێ بن. ئەمە یەک، یعنی بەڕاستی ئەوەش ئینکار ناکرێ محوەری مقاوەمەش زۆر زۆر لاواز بووە. ئەو یارمەتیانەی جاران لە لوبنانەوە بۆیانە چوو، ئێران بەناڕاستە و خۆ بۆیانی ئەنات، یان با بڵین ویستی شعبی فەڵەستینی بۆ خەباتێکی چەکداری، ئەتوانم بڵێم ئەمانە هەمووی لەوێدا تا ڕادەیەکی زۆر لاواز بوو. اینجا من ناڵێم پرسی فەڵەستینی ئەمرێ، بەڵام ئەڵێم ئەم فاکتەرانە فاکتەر. بەڵام لێرەدا ئەمەوێ ئەوە بڵێم لەلایەنی ئیدارەی نەتەنیاهووە ئەوان هەر وەکو ئێستش تقریبا 2 ساعت بەلە ئێستا نەتەنیاهو با بڵێن ئیتفاقێکی کرد، تێگەشتنێکیە لەگەڵ وەزیری دارایی کە پێڵێن سمۆترێتش حزبێکی ئاینی توندڕەوە. ئەو وتی من تەنها شەرتێکمەیە بۆمانەوە لە حکوم ئەوش بەڵێنێک لە نەتەنیاهو بدرێ بە من کە لە دوای قۆناغی یەکەمی ئەم شەڕە ئەم ئاگربەستە وەکو جەنابتان ئاگادارن ئەم ئاگربەستە 3 قۆناغی هەیە. یەکەم قۆناغی
تقريبا 32 ڕۆژە ئەڵێ نەتەنیاهو سموترش ئەڵێ نەتەنیاهو بەڵێنی دا پێم دوای ئەم قۆناغا سەر لەنوێ شەڕەکە دەست پێ بکە بۆ جێبەجێکردنی هەموو ئامانجەکانی شەڕەکەمان. ئامانجەکان چییە؟ یعنی سێر حقیقت بکەی یەکێک لەو ئامانجانە نەمانی حەماسە بە شێوەیەکی تەواو نابێ لەوێ بمێنێ ئەمە گەڕا و لە حقیقتدا نەتەنیاهو و ئەو هاوپەیمانە تونڕەوانێ کاریان بۆ ئەوە کرد شعبی غەزە جێی بێڵێ بچێتە ناو مسرەوە ئەوەش جێبەجێ نەبوو لەبەرەوە یعنی نەتەنیاهو ئەڵێ ئێمە بێ بەردەوام بین چکە حەماس ماوە و 72 سەعات بەلەش ئاگربەست ئێمە بینی لەم سێ ڕۆژەدا حەماس سەر لەنێ پێشانیدا چەکێکی زۆری ماوە توانای زۆریەیە باشە لەبەرەوە بە جۆرەی ئیسرائیلەکان هێشتا ئەبێ بەردەوام بن لە دوای قۆناغی یەکەم و نەتەنیاهو وتی ترامپش وعدی داوە بە من ئەگەر پێویست بکە ئێمە لە دوای قۆناغی یەکەم کە 32 ڕۆژە دەست بکەین بە شەڕەکە دکتۆر عوسمان هەر باوە قسەکانی نەتەنیاهۆ پرسیارەکەم بکەم ئەو ئاماژەی بەوەش کرد کە بە شەڕی غەزە ڕووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستمان گۆڕی ئەم شەڕە چی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕی بعد شێوە گشتیەکەی وێنە گشتیەکەی ببینین یعنی حقیقەتەن وایە یعنی ئەوە هەموو کەسێک ئەیبینێت یەکێک لەوانەی کەوا بووە هۆکاری لاوازکردنی با بڵێن هیلالی شیعی هیلالی شیعی لە چۆ دەستی پێ کرد لە طبعا لە سووریاوە ئەهات بارودۆخێک بەسایی ئەم شەڕەوە بارودۆخێک هاتەکایەوە کە ڕژێمی ئەسەد پردێک بوو بۆ حزب الله ئەو پردە ڕوخا ئەو پردە وەکو بڵێ درزێکی زۆر گەورە بوو لە هیلالی شیعی یان پێڵێن محوەری مقاومە ئەو محوەری مقاومە کە بەڕاستی چوار وڵاتی عەرەبی لەژێر هەژمونی ئێران بوو ئەوە لاواز بوو ئەوە گۆڕینێکی کرد طبعا ئێمەش ئاگادارین حزب اللهش یعنی پێش شەڕەکە زۆر بەهێز بوو یعنی بەڕاستی مەترسێکی زۆر بوو بۆ ئیسرائیل دوای لێدان ئەو لێدانانەی کەوا لە حزب الله درا ئەوانە درزێکی زۆر گەور درزی کوشندەیان لێدرا ئەوە ئێمە ئەبینین دەرەنجامەکانی ئێستا حکوومەتێک کاتەتەکایەوە کە دژی لە لوبنان کە دژی حزب اللهە دژی بەرنامەکانی ئێرانە لەبەرەوە ئەمە گۆڕینێکە لە خەریتە و لە هەمان کاتە ئێستا زەمینە خۆش بووە لە وڵاتانی عەرەبی بە تایبەتی من وای بینم سعودی عەرەبستانی سعودی ئامادە بێ بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیل چونکە سعودیەکانش ئەو بەڵێنەیان داوە با بڵێن بە ئەمریکیەکان بە ئیسرائیلەکان ئەگەر ئێوە بێت ئەو شەڕەی با بڵێن کۆمەڵکوژیەی لە غەزەیە بووستێت ئەوان ئامادەن بەشێک بن باشە دکتۆر پێت وایە ئەمریکا ئاکار بۆ ئاگربەستێکی درێژخایەن لە ناوچەکە دەکاتی تر نزیک دەبێتەوە لەوەی کە ترامپ سند بخوات و بچێتەوە کۆشکی سپی بە گۆڕینی ئیدارەکەی چی دەگۆڕێت وەکو خۆی لە سەرەتای بانگەشی هەڵبژاردنەکانیەوە دەیوت ئەو کۆتایی بە شەڕە ناکۆتاکان لە ناوچەکە دەهێنێت یعنی خۆی دائیمەن ترامپ ئەڵێ لە یەکێک لە سلۆگەکانی با بڵێن شیعاراتەکانی کارەگرێ ئەمریکا پێش هەموو شتێک بەڵێ و ئەڵێ ئەمە کاری ئێمە نییە بچین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست با بڵێن یارمەتی ملەتان بدەین دەوڵەت بۆیان تەشکیل بکەین یان ئینقلابیان حکوم بگۆڕین ئەڵێ ئەمە ئیشی ئێمە نییە ئەو تا ڕادەیەکی زۆر ئەڵێ ئێمە ئەبێ حتاکو یارمەتیمان بۆ ناتۆ هاوپەیمانەکان لە ناتۆ کەم بکەینەوە ئەڵێ ئەوە ئیشی ئێمە نییە ئەمریکا ئەڵێ ئەمڕۆ وڵاتی ئەمریکا چەند کێشەیەکی زۆر سەرەکیە بێ ئاگاداریەوە بین ئینجا ئەگەڕێنەوە بەڵێ ترامپ ئەمە ئەڵێ ترامپ ئەڵێتش من دێمە دەسەڵات ئاشتیە بێ وە شەڕەکان بە تایبەتی ئەوەی غەزە و تێبێ بووستێت بەڵام لە هەمان کاتشە وەکو ئێمە ئاگادارین
ئێوە شەڕی ئۆکرانیش بوەستێنێ بەڵام ئەمە لەلایەکی ترشەوە ئەوەش ئەبێ بوترێ زۆربەی چاودێرانی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوڕاست ئەڵێن ترامپ و ئەوانەی هات ئێستا وەکو بڵێ یارمەتی دەرین یان لە حکوومەتەکەین ئەڵێ بە تایبەتی نوێنەرەکەی بۆ ڕۆژهەڵاتی ناوڕاست ئەمان هەمووی دژی ئێرانن و ترامپش خۆی چەند تەسریحێکەیە 6 مانگ بەلە ئێستا ئەڵێ ئێران زۆر نێزگە لە ینی بۆمبێکی ئۆتۆیە بێ ئەوە ئەڵێ ئەبێ لێ بدرێت ئەڵێ و ئەوانەی ئێستا کە لە دەوروپشتی ترامپن لەم ئیدارەیە تازەیە و لەگەڵ نەتەنیاهو ئەگەر بێت نەتەنیاهو لە حکوم بمێنێ نەتەنیاهو خۆی بە بەرنامەیەکی داناوە بۆ لێدانێکی سەربازی کوشندە لە بەرنامەجی ئۆتۆمی ئێران ترامپش ئەوە تەئید دەکا ئەگەر بێت ترامپ ئەو بەڵێنانەی کەداتی باڵێن بەڵۆبی ئیسرائیلی لە ئەمریکا مەجال بداتە ئیسرائیل ئەو یان لەگەڵ ئیسرائیلە ئەو باڵێن لێدانێکی کوشندە لە بەرنامەی ئۆتۆمی ئێران بدرێت ئەوە من تەوقعەکەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر ئەکرێتە گرژێکی زۆرەوە و زیاتر ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەریتە سیاسەکەی ئەگۆڕێت. باشە. بەڕێز دکتۆر عوسمان عەلی سەرۆکی ڕێکخراوی تاسک بۆ لێکۆڵینەوەی استراتژی زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بووی.